بەڵێ بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە گفتوگۆی ئەو باستەی لەگەڵ دەکەین کە بۆچی هاوڵاتیانی عێراقی گلەی لە پەرلەمانی عێراق دەکەن لە بەرامبەر ئەوەی کە ناتوانن لێپرسینەوە لە گەندەڵکاران بکەن با بەڕێزیان وەڵامان باتەوە. بەڕێز ڕێبوار بەخێر هاتی، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان، سوپاس دەکەین کە چاوەڕێت کردین ببوورە زۆر ڕامانگرتی لە ستۆدیۆ. سوپاس دەکەین. هەر با بە قسەی هاوڵاتیانی عێراقی دەست پێ بکەمەڵێن ئەوەی کە بۆتە سەرنج لای ئێمە ئەوەیە کە پەرلەمان بە ئەرکی خۆی هەڵناسی و لێپرسینەوە لە گەندەڵکاران ناکا. ئێوە وەکو پەرلەمان بۆچی ناتوانن ئەم کارە بکەن؟ بێگومان جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لە عێراق ئەوانەی کە تایبەتە بەکارەبە بە ئاو بەڕێگە و بان بە پەروەردە بە هەموو ئەوانە لە ئەرکی حکوومەتدایە. حکوومەت کاری جێبەجێکردنی و پرۆژانەیەوە هەروەها لە بەرنامەی کاری حکوومەتیش کە هاتە پەرلەمان و دەنجی لەسەر درا لەسەر لە پەرلەمان لە منهاجی وزاری و بابەتانە هەمووی باسکرا بوو. وە گفتوگۆش لەگەر سەرۆکی حکوومەت وە لەگەر کابینەی وزاریش کرا لە پەرلەمان بەو شێوازەی کە دەنجی لەسەر درا لەسەر منهاجی وزاری کە حکوومەت بتوانانی لە ماوەی ئەو 4 ساڵێک کە کار دەکاتن ئەو ئەرکی خۆی جێبەجێ بکاو بتوانانی ئەو با بڵێن خزمەتگوزاریانە بێ بۆ هاوڵاتیانی عێراق دابین بکات. بەڵام دیارە لە ئەو ماوەی کە تێپەڕی بەسەر کابینەی حکوومەتی ئێستادا لە جێرەی ئەو با بڵێن خزمەتگوزاریە کەوا پێشکەش بە هاوڵاتیانی عێراق دەکرێت لە مستەوای ئەو تومەحی خەڵکدا نەبوو و بەجێرەی ئەو منهاجە وزاری کە پێشکەشی کردبوو لە بۆ ئێوە چیتان کردووە لە بەرامبەر ئەو بەرنامە پلانەی کە هەبووە هی حکوومەتە و کارنامەی وەکو خۆی پێشکەش نەکراوە وەکو پەرلەمان ئەرکی ئێوە چاودێری لێپرسینەوە نیە؟ دیارە ئەرکی پەرلەمان وازە هەر یاسادانانەوە هەروەها چاودێریکردنی حکوومەتەوە لێپێچینەوەی لە حکوومەت لەسەر ئەو کەمتەرخەمیانەیان با بڵێن لەسەر ئەو جێبەجێنەکردنی و منهاجەیە کە هەیەی هەریەکە بە جێرەی لیژنەی خۆی و هەریەکەوە بە جێرەی وەزارەتانی کە وەزارەتە خزمەتگوزاریەکان پەرلەمان دیارە لە ماوەی ڕابردوو بە کۆمەڵێک کێشەدا تێپەڕی کەس ناتوانین کاری ئەوە بکاتن کە سەرۆکی پەرلەمان لە فترێک لە فترەکان ماسەلەن لە بەو زۆرفێکەدا تێپەڕی. ئێستا پەرلەمان بەبێ سەرۆکی پەرلەمانە ڕاستە جێگیری سەرۆکی پەرلەمان و جێگیری دووەم کە کارەکانی خۆیان جێبەجێ دەکەن و لیژنەکان هەمویان بەردەوام لە کارکردندا. بەڵام ئەستی موسسەکە با بڵێن ئەو دەستگایی کە هەیە وەکو موسسەی پەرلەمان کێشەی داخلی خودی خۆی هەیە. ئەو کێشەیەش یەکەم شت وەکو باسمان کرد لە نەبوونی سەرۆکی پەرلەمان و هەروەها کێشەی نێوان کوتلە سیاسیەکان. یعنی ئێمە دەبێ نەبوونی سەرۆکی پەرلەمان کێشەی بۆ کارەکانی پەرلەمان دروست کردووە؟ بەدڵنیایی کێشەی لە بۆ دروست دەکات. یعنی ڕاستە لە ڕووی یاساییەوە کە سەرۆکی پەرلەمان لەوێنێ جێگری سەرۆکی پەرلەمان و جێگری دووەم دەتوانن هەموو ئەو دەسەڵاتانی کە سەرۆکی پەرلەمان هەیتی جێبەجێ بکات. بەڵام لە ڕووی کاری ینی با بڵێن عملیەوە ئەوها نابینین بەڕاستی، چونکە دەزانین ینی سەرۆکی پەرلەمان تەمسیلی مکەونێکی سیاسی یان با بڵێن پێکاتەیەکی سیاسی عێراق دەکاوە جێگیری یەکەم هەروەها جێگیری دووەمیش کەواتە نەبوونی هەریەکێک لە ناو ڕێیاسەی پەرلەمان ئەکید تەئسیری لە ئەدای پەرلەمان دەکات. ئەوەی دووش فترێکی زۆر پەرلەمان لە خۆی خودی پەرلەمان خەریکی هەڵبژاردننی سەرۆکەکی دیکە بوو لە جیاتی ئەوەی ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان تەفەڕۆق بکەین و زیاتر لە متابعی حکوومەت بکەین و بزانین کە ئەتۆ بڵێ پەرلەمان بەشتی لاوەکیەوە خەریکە بە کێشەکانی نێوخۆیەوە خەریکە؟ یعنی دەتوانین بڵێن دوای نەمانی سەرۆکی پەرلەمان بەشێک لە کاتی پەرلەمانیان با بڵێن کاتی کوتلە سیاسەکان و ئەندامانی پەرلەمان بڵێ بەوە خەریک بووە کە بتوانێت حەلێک لە کێشەکانی ناو خۆی بکاتەوە. ئەویش کە نەبوونی سەرۆکی پەرلەمانە و زۆربەی لایەنی سوننا بە ئەوما لە بیر نەچێت لە ماوەی ڕابردوو با بڵێن دەوامیان نەکردێ لە پەرلەمان دوایەوە کە سەرۆکیان لە ماوانیش نەهاتینە پەرلەمان. ئەوش کاریگەری لەسەر پەرلەمان هەیە. کاکرێ بۆر نامێت پرسەکە بگۆڕم بە پرسی دانانی سەرۆکی پەرلەمان، بەڵام ئەوش گرنگە چونکە تۆڵی کاریگەری لەسەر ئیشەکانمان هەیە. بەم نزیکانە چاوەڕێ بکرێت سەرۆکی پەرلەمان دیاری بکرێت سونەکان گەشتونەتە ڕێکەوتن، چونکە ئێمە زۆر جار گفتوگۆ لەگەڵ سونەکان دەکەین دەڵێن ئێوە خۆتان وەکو باز دەکرێت کێشەتان لەناو خۆتان و دیاریکردنی سەرۆکێک هەیە بۆ پەرلەمان. ئەو کێشەیە بەرەوکوێ ڕوات چۆن چارە دەکرێت؟ یعنی وەکو جەنابەت باس کرد ئەو کێشەیە لەناو خودی سونەکان هەیە، ئەو پۆستی سونەکانە ئەوان دەبێت لە نێوان خۆیان سەرەتا ڕێکەوتنیان هەبێەوە زۆبێن لە هیچ ئاماژەیەک هەیە چونە پێش هەیە و بەڵام زۆر جاریش هەیە ڕادەوەستنەکە ئێستا بە ئەوەی کە ئێمە جێمان لێ دەبێت با بڵێن لە ئەندامانی سونە یان کوتلەکانی سونە هیچ چونە پێشێکی جددی نیە لە مۆزوع یان با بڵێن نوێنەرێکیان دیاری کرد و بێتە ناو پەرلەمان. دەشزانین ینی چەندین جارەمە تەجروبەی ئەومان کرد کە بە 2-3 کاندید دێنە ناو پەرلەمان ناتوان سەرکەوتوب بن، چونکە دەنگەکان پەردەبی وایە نظامی داخلی و لە قانونی مەجلیسی نواب و لە دەستوریش باسی لەوەی کردیەوەی کە دەبتە سەرۆکی پەرلەمان دەبێت 166 دەنجی بەدەستبینی لە ناو پەرلەمان. ئاخر گۆڕانکاری چیە لەسەر ئەو پرسە؟
سنەکان لە گفتوگۆدان لە نێوان خۆیان بەڵام تا ئێستا نەگەیشتونە نەگەیشتینێتە هیچ ڕێکەوتنێک لە نێوان خۆیان هەتا بڵێن ئەوە نوێنەریوانیان بڵێن ئەو کاندیدیاوانە و بێتە ناو پەرلەمان و تێپەڕاندنی ئاسامی. کاک ڕێبوار ئێوە وەکو پەرلەمان تا ئێستا چەند وەزیر و لایەنی پەیوەندیدارتان بانگ کردوتە ناو هۆڵی پەرلەمانەوە و گفتوگۆتان لەگەڵ کردووە با ناوێنێم لێ پرسیینەوە پرسیارتان ئاڕاستەو دەسەڵاتتان هەیە بە پێی یاسایی هەتانە بەس لە عرفە سیاسیەکەی ئەمە بەسمە بە پێی سیاسی ئەوان دێنە ناو پەرلەمانەوە هاتینە ناو پەرلەمان ئەتوانی بە ژمارە پێم بڵێ دەزانی ئەوە حساییە کە تو باسی دەکەی ئەوە لە پەرلەمان هەیە و دەتوانین بەسەرن ئەگەر بمانەوێت داوا بکەین چەند وەزیرت بانگ کردووە کاڵم وەزیر ینی زۆر چەندین جار بانکراین وەزیرەکانی لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووی بابرێن سوالی پەرلەمانی واز ینی خۆی دەوری ڕقابی پەرلەمانتیە ئەوەیە کە سوالی پەرلەمانی دەکات لە سڵتەی تەنفیزی ئەوزە لە وەزیریان لە دەستە سەر بۆ خۆکانیان لەوانی دیکە ئیسی جوابی وەزیریان لەسەر راپۆرتی ئێوە چەند وەزیریا خود چەند لایەنی پەیوەندیدار چەند کار بەدەست لە کارەکانیان دوورخراونەتەوە ئەگەر گەندەڵیەکەی ڕێژەکەی زۆر لەسەر راپۆرتی مە نابی خۆشێوازی بەسەحبکردنەوەی با بڵێن وەزیر یان با بڵێن ئیسجوابکردنی وەزیر و پاشان کە دەدرێتە دەنگدانەوە نظامی داخلی دیاری کردیە ئیسجواب دەکرێت وەزیری 25 ئەندام پەرلەمان دەن کۆ دەکەنەوە با بڵێن تەلەبێک تەقدیم دەکەن ڕۆژێک دیاری دەکرێت و کەسە دێ پرسیارەکانی ئاراسە دەکرێت ئەگەر جوابی پەرلەمانی وەکو خۆی داوە ئەوە تێدەپەڕی ئەگەرنا سەحبی سیقە دەکرێت ئەمە کردیتمانە خۆ لە هەیئەی ئیعلام ئەو سەحبی سیقە کرا لە بە دەرەجەی وەزیر بوو هەلەو دەوری لەو خولەی پەرلەمانی یعنی بڵێن ئەگەر پەرلەمانی عراق هیچ شتێکی نەکردیان با بڵێن ئەندامانی پەرلەمان هیچ حرەکەتیان لەسەر حکوومەتەوە نەکردی ئەوە دەتوانین بڵێن غەدرە لە ئەدای پەرلەمان دەکرێت بەڵام بەجێرەی پێویست نەبوو بەڵێ بەجێرەی پێویست نەبوو هەوکاری بەجێرەی پێویست نەبوو زۆرن یەکلایان باسم کرد خودی مؤسسەی پەرلەمان خودی مؤسسەکە کێشەی هەیە دوو زۆربەی ئەندامانی مەجلیسی وزەرا با بڵێن وەزیرەکان کە هەنا سەر بە کوتلە سیاسیەکانن کوتلە سیاسیەکانیش لەناو پەرلەمانن حکوومەتەکە حکوومەتێکی تەوافقیە هەموو لایەنە سیاسیەکان بەشدارن تێیدا حکوومەتی زۆری نەنیە لایەنێک معارەزە بیتن و لایەنێکیش لە حکوم بیتن و بتوانی با ئازا ینی ئەو کەسێک کە معارەزەی بتوانین لێ پێچینەوە بکاتن و هەموو وەسایلەکانی کە لەناو پەرلەمان با بڵێن نظامی داخلی دایتی و هەروەها قانونی پەرلەمان مەجلیسی نواب دایتی بتوانی هەمووی بەکاربیێنی نا زۆر جار ڕوبەڕووی با بڵێن ئەندامانی پەرلەمانیان لێژنەکان ڕوبەڕووی هەندێک کێشە دەبنەوە لەلایەن خودی کوتلەکانی دیکە و ئەوانی کە با بڵێن وەزیرەکان نوێنەریانن ئەوەش هۆکارەکانی دیکە کە نەتوانی بەجێرەی پێویست دەوری خۆی بینی بەڵام هەر دەوری نەدیتێنە پەرلەمان دەوری ڕقابی خۆی دیتە و لە ماوەی ڕابردووش و بانگی زۆر وەزیریشی کردی و بانگی زۆر خەڵکی کردی و سەحبی سیقەشی کردیتەوە هەڵبەت ئەرکەکانی پەرلەمان ئەرکەکانی ئێوە و نوێنەرانی هاوڵاتیان جا کورد بێت شەعرە بێ زەربی سفر ناکرێت لەناو پەرلەمان بەڵام ئەوەی کە جەنابەت باسە کردکەوەک و پێویستنی هاوڵاتیانیش گلەیان لەوە هەیە چونکە بۆ خۆت لە عێراقی تو دەزانی لە بەغدا بە تایبەت پایتەختی عێراق چ ژیانێک دەگوزەرێنن هاوڵاتیانی عێراقی بەڵام ئەو پرسیارە بەلامەوە گرنگە لە نێو پەرلەمانی عێراق پرسەکان زیاتر ئەوانەی کە دەتانەوێت دەستی بۆ بەرنێک لای بکەنەوە سیاسەتەکە ڕۆڵ دەبینێ یاخود یاسا تەواکەریەکەن هەردووچیان بەڵام لێپێچینەوەی وەزیرەکان بەدڵنیایی جانبە سیاسیەکە چووکاریکە نوێنەری کوتلەکی سیاسیە کەسێک نابتە وەزیر لە عێراق ئەگەر کوتلەکی سیاسی لە پشتی نەبی و دەنجی لە بۆنەدا ئەو کوتلەی کە نوێنەری هەیە وەزیرێکی لە حکوومەتەیە هەمان ئەو کوتلەیە ناو پەرلەمانە ئیش لە بۆ وەزیرەی دەکات ئەگەر هاتوو کەتە بن زەختی کوتلەکانی دیکەی پەرلەمان بە هەمان شێوە ئەوانیش بەرامبەر بە کوتلەکانی دیکە بەکاری دێن بڕاستی ئەوەی لەناو پەرلەمانی عێراقیە لە 2005 هەتا ئێستا بەو شێوەیە ڕۆیە هەموو حکوومەتەکان حکوومەتی تەوافقی بینە ئەوە هۆکار بوو ئەگەرنە لە ڕووی یاساییەوە نظامی داخلی و هەروە قانونی مەجلیسی نواب و دەستوریش زۆر بە جوانی ئەو بابەتەی تەنزیم کردیەوە زۆر بە جوانی بە شێوە دەتوانم بڵێم نەقسی زۆر کەمە یان دەتوانم بڵێم ئەگەر مقارنە بکەی بە نظامی داخلی پەرلەمانی وڵاتەکانی دیکە پەرلەمانی نظامی داخلی پەرلەمانی مە زۆر عێراقی زۆر بە شێوازێکی ڕێک و پێک ئەو تەنزیمەی کردیەوە ئەو مافە ئەو دەسەڵاتەشی بە ئەندامی پەرلەماندا بتوانی بەکاری بینی بەڵام هۆکارەکەی وەکو باسم کرد زۆر جار هۆکاری سیاسیە با بڵێن کێشەی نێوان کوتلە سیاسیەکانەوە کێشەی گەورەشمان هەرە گەورەشمان ئەوەیە کە حکوومەتەکان حکوومەتی تەوافقین هەموو لایەنەکان تێدا بەشدارن ئەوانەی کە لەناو پەرلەمان چەند ئەندام پەرلەمانن کە کوتلەی بچووکی یەک دوو ئەندام پەرلەمانی ئەوانە نوێنەریان لە حکوومەت ئەگەر ناوی دیکە هەمووی نوێنەری هەیە لە حکوومەت. بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق سپاس دەکەم کە ئامادەبووی دەست خۆش.